ناوچەی ئەهورایی و شوێنی ئەهورامەزدا کە بە بەهەشتی سەرزەوی وەسفکراوە وەکو ئاسەوارێکی جیهانی لە ڕێکخراوی یونسکۆ تۆمار کرا. لە 44مین کۆبوونەوەی کومیتەی ئاسەوارە جیهانیەکانی یونسکۆدا هەورامان وەکو ئاسەوارێکی جیهانی کە هەموو مرۆڤایەتی ئەبێ بیپارێزن تۆمار کرا و چووە ناو ڕیزبەندی ئاسەوارە جیهانیەکانەوە. مێژووی کۆن و شێوەی تایبەتی بیناسازی و ژیانی بێوێنەی گوندنشینەکانی و هەروەها بوونی سروشتی بێوێنە و سەرنجڕاکێشی هەورامان وای کرد کە یونسکۆ بڕیار بدات ئەم ناوچە وەکو ناوچەیەکی جیهانی تۆمار بکات. تۆمارکردنی هەورامان لە یونسکۆ ئەبێتە هۆی ئەوەی کە هەورامان وەکو ناوچەیەکی جیهانی بپارێزرێت و وەکو ئاسەوارێکی مێژوویی جیهانی بە هەموو جیهان بناسێندرێت و لە هەمان کاتیشدا ئەبێتە خاوەن پلانێکی تۆکمەی پێشکەوتن و ژمارەیەکی زۆری گەشتیاری جیهانیش بۆ لای خۆی ڕادەکێشێت. تۆماری جیهانی هەورامان کاریگەریەکی زۆر لەسەر ناساندن و پێشکەوتنی زیاتری کوردستان داعانێت و بۆ پێیەکە هەورامان هەردوو بەشی ڕۆژهەڵات و باشووری کوردستان ئەگرێتەوە بنەمایەکی باش ئەبێت بۆ پێشکەوتن و پەرەسەندنی هەمەلایەنەی کوردستان. لە هەمان کاتیشدا مەترسیەکانی زیانگەیاندن بە مێژوو و سروشت و دابوونەریتی ئەو ناوچە لە ناوەبات. جێگای ئاماژەیە کە لە کۆبوونەوەی ئەمساڵ یونسکۆدا هەورامان و هێڵی ئاسنی ئێران وەکو ئاسەواری جیهانی تۆمار کران و ئێران بووە خاوەن 26 ناوچەی مێژوویی و فەرهەنگی تۆمارکراو لە یونسکۆ. سامان سلێمانی، کورتسات نیوز